سڵاتان لێ بە خۆشەویستان بە هیوام زۆر باش بن. ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی. ئەم جارە میوانداری یعنی ئێمە میوانی ئەو کەسین بۆ چەناڵی یوتیوبی خۆم سۆران ئیسماعیل، ئەویش دکتۆرە دنیا. ئێمە دەڵێن دنیا، نازان دنیا یان دنیا. تەوان کاک حەسەن و مام حەسەنی شەریەکە فەرقی نییە. اینجا بۆ ئەمڕۆ سەردانمان کردو لە کلینیکی تایبەتی خۆی و لە هەمان کاتدا چۆن پرسیارێکی لێ دەکەین دکتۆرە دنیا کەم دەردەکەوێت، بەڵام کە لە هەر دەرکەوتنیەک ماشەڵای تر واو قومبەلەیە. هەندێک جارێت دەبین لە سۆشیال میدیا پرشکێکمان پێ دەکەێت، دەبینی ئەو دەرکەوتنی چییە؟ ئەو دەرکەوتنی دکتۆرە دنیاە. ناسراوە هەم بە شەهادەکەی، هەمیش لە هەمان کاتدا زیاتر بە جوانیەکەی لە لای خەڵکی. دکتۆرم کاتەوە باش. زۆر سپاس کاک سەلام بەخێر بێن. زۆر سپاس. باشی. وەسفێکی باشم کردی؟ زۆر باش بوو؟ زۆر باش بوو. زۆر سپاس. دەرچوون بۆ قۆناغی داهاتوون. بەڵێ. باشە. وەزعت چۆنە؟ زۆر سپاس. ئێوە چۆنن بەخێر بێن؟ زۆر سپاس. لەگەڵم لە هەولێری شەوە هاتوون. زۆر سپاس. لەگەڵ ئەم گەرمایە وەزعت چۆنە؟ زۆر ناخۆشە. زستان یا هاوین؟ بەتەئکید زستان. زستان یا هاوین بێ؟ سا حالیان گەرمامانە ئێمە. حالیان گەرمامانە، اینجا جلی ڕۆشیشمان لەبەرە. باشە. بەڵێ. خەڵک ئەوەندە یعنی ئەوەندەی تۆ بە جوانی خۆت ناسراوی بە شەهادەکەتەوە نەناسراوی. هەتا ئێستاش کەم خەڵک دەزانن کە تۆ پسپۆڕێتەکەت چییە، شەهادەکەت چییە؟ وایە؟ وایە کاک سەلام، خۆم پزیشکی ددانم. بەڵێ. و ماوەی 3 ساڵی شەوک و ڕاگەیاندکار لە بواری تەندروستیا کارم کردووە. بۆ من بەڕاستی سەرەتا کە دەرکەوتم شتەکە بۆ من سوتفە بوو، پێشتریش باسم کرده بوو کە ڕاستەکە لە خۆپیشاندانێکی خۆمانە بوو کە دەرکەوتم و دواتر بانکرام. بەس بەڕاستی بۆ من ڕاگەاندن شتێکی خۆش بوو، شتێکی جیاواز بوو ئەو زیاتریشە لە بوارێکی خۆما بوو. هەم خۆم ئامادەکار بووم، هەم خۆم پێشکەشکاریشی بوو. باشە. دنیای ڕاگەاندن چۆن بوو بۆ تۆ؟ وەڵا جیاواز بوو. جیاواز بوو. چی گۆڕی لە ژیانی تۆیە؟ ئەوەیە کە کاتێکە چیتە شوێنەکەەوە خەڵک زۆرتر ئەو ناسێت و خەڵک زیاتر معجیبی سەرکەوتنەکانتە و زۆر گرنگیشە کە بە جوانی و بە شخصیتەوە دەربکەویت نەوەک بەلایەکی ترە. لەلایەن خەڵکەوە زیاتر کۆمنتی چت بۆ دێ؟ زۆر جارەڵێن تۆ دکتۆریان دەرمانیان، بەڵێن تۆ دکتۆرمان بیتر پێویستمان بە دەرمانی و قسانە زۆرەکرێن. پێت خۆشم قسانەکرێت؟ من حەزەکەم زیاتر بۆی پیشەکەمەوە بناسرێن، بەهۆی ئیشەکانمەوە بناسێم. حەزەکەم زیاتر بۆ منە کە ئیشەکەم بۆ یەکێک کرد لێ ڕازی بێدوای کە چووە دەرەوە خەڵکێکی کەم بۆ بێنێت. حەز ناکەی جوانیەکەت غەرزی لە ئیشەکەت کردو؟ وایە؟ وایە؟ نازانم، ئەوە بێ خەڵک قەرار بە. جا خەڵک ئێستا دەچوو بێنی. چی خۆپیشاندان بکەین؟ ئەوەشە بێ. باشە. باشە. لە ماوەیەکی کورتە چەند کەناڵێکت گۆڕی. بەڵێ. بۆچی؟ هەریکەیان و هۆکاری خۆی هەبووە و لە هەر کەناڵێکیش کە ڕۆشتم خۆم ڕۆشتمەتە دەرەوە. ئەمەش هۆکارێکم هەبووە وەکو پێشتریش وتم. هەنێ جار هەبووە پێویستی کردووە لە بەرحاڵەتی ئەوە بووە کە داوامم هەبووە بۆم نەکراوە، یاخود هۆکارێکی دایکم بووە، دایکم نەخۆش بووە، سەبەبێکی وام هەبووە لەبەرەوە نەمتوانیوە بەردەوام بم. بە مەعاش کارت دەکرد یاخود بێ بەرامبەر؟ نا، لە هیچ شوێنێک بێ بەرامبەر کار ناکەم. مەقسەدم لایەن بە حوکمی ئەوەی کە بەر ینی لە قازانجی پیشەکەت بێ، شەهادەکەت بێ، ناساندن بێ، لە هیچ کەناڵێکا بێ بەرامبەر کار نەکردووە؟ تا ئێستا لە هیچ کەناڵێک بێ بەرامبەر کار نەکردووە. بەڵام من وام بیست لە سەرەتای دەرکەوتنت بێ بەرامبەر لە یەکێک لە کەناڵەکان کارت کردووە؟ نەخێر. وانێ؟ کەواتە ئەمە دوورە لە ڕاستی. هەر زۆریش. باشە. ئەڵێن دوژمنی کچانی و دڵی کوڕانی، دڵی پیاوانە. وەڵا لەوانەیە. نازانم، بەس کچیش نا، کچیش خۆشیە. هەنێک زۆر جار کۆمنتی زۆر جوانی کچە بینم، مەسجی زۆر جوانی کچە بینم. هەنێک جار؟ نا هەنێک جار بەسیتر ئەبینرێ یانی. بەڵام بۆ تاتوتەوە کە دەڵێن دوژمنی کچانی و دڵی پیاوانی؟ بەڵێ. بۆ تاتوتەوە؟ بەڵێ. خۆت حەزەکەی بەڕاستی بەم قسانە؟ نەوەڵام حەزەکەم لە دڵی هەموو گەنجێک و هەموو کەسێکی بەتەمەن و مناڵێک و لە حەزەکەم لە دڵی هەموو کەسێک جێگەم بێتەوە، بۆ من کێشە نیە ڕێگەتەکە. کەس هەبووە هیچ پیاوێک هەبووە هات بێتە کلینیکەکەت و هیچ کێشەیەکی دەمودانی نەبێت بێت و ینی حەزی کرد بێت نزیکەوە تۆ ببینێت؟ بەڵێ.
هەبوو بەڵێ هەبووە هەبووە داوجەرسەشی کردو تێتی جەرسەم بۆ دانێ هیچ کێشەیەکی نییە تەنها پێسی بە پاکردنەوەیەک بووە یان پێسی بە پڕکردنەوەیکی بەسیط بووە تە چ پێیسە کات من جەرسێکی بۆ دانێ بۆشت داناوە نەخێر تر هەنێک پیاو هەیە ماشەڵڵا مویان هەڵدە نەروە بە سپڵاژق نابێت خۆتت پێ جوانە؟ بەتەکیید لەبەروی ئەگەر هەر کەسێک خۆی پێ جوان نەبێت لە خۆی ڕازی نەبێت هەرگیز ناتوانێت متمانە بە خۆی بکات. باش زۆر ئیمۆجی چاوزار بەکاردێنی لە چاوزارە ترسی؟ زۆر کاری لێ کردو چاوزار؟ بەڵێ ئەوەشی کە کاری تێکردوم دوو مانگە بە تەقریبەن دووچاری ئودایکی هاتو چۆ بووم زۆر بە سەختی ینی برینار بووم وتوانیم ینی لە مردە مزگارم بێ بەڕاستی چکەوەی سیارەکەی بینی بێت وتێتی مساقەکە نەماوە بەتەنیا بووی؟ بەڵێ بەتەنیا بووم وەرگەڕام. باشە چاوزار هەستەکەی فانەکانتن یان خزم و کەسن؟ کاکسەراتێ شەڕم بۆ بێتەوە من حەزەکەم سەریح بێ وەڵایی نازانم سەدانی هیچ مەلایەکی ئاینی نەکردو مامۆستایەکی ئاینی؟ باش بەس کەسێکم یعنی زۆر حەزم لە بابەتە دینیەکانە بەس ناناوەکو سەردان نەخێت. فەرزە ئاینەکانیش بەجێ ئەگەێنیت لێ لەخوا بەزیاد. باش پۆستەکەت کردبوون نووسیوتە ڕۆژانە بەچیەوە سەرقاڵم وایە لە کۆمنتا بووە نووسیوی خەفەت خواردن بۆ تۆ ئەم کۆمنتت بینیوە؟ بەڵێ بۆ ڕیپلەی کۆمنتەکانم ناکەین؟ ئاخر ڕپلەی چی ئەو کۆمنتانە بکەم کە زۆر کات کۆمنتی زۆرتریە ئێتر کە کۆمنتێکی زۆرتریە تۆ ئەبێ یان ڕپلەی هەمووی بکەی یان ڕپلەی نەکی باشترە یان جاری وایە ئەڵەن بۆچی ڕپلەی ئەی کردو بۆ ڕپلەی ئێمە ناکە مەجالێکی واش نییە تۆ بەردەوام بتوانیت ڕپلەی هەمووی بکەیت بەسێگینا نامن ئەو کەسانی کە هەمیشە لام و فانی من و فۆلۆوەرسی منن هەمیشە لامی خۆشەویستن. باشە ئەم شەو ینی بۆ ماوەی 20 خولەک لەناو ئەکاونتەکانت بوو ئەوەندەی کۆمنتی پیاوم بینی کۆمنتی ئافرەتم نەبینی ینی بە دەگمەن لەبەر چاوزاریش ناینووسن ینی بۆچی ینی بۆ مەسەلەن لە ئەمە عکس بۆ تۆ ینی بۆ نە مەسەلەن لە کوردستان کە تۆ پابلیک فیگەری بەناوبانگی ئینفلۆنسەری پیاوەکان هەواداری ئافرەتیان هەیە ئافرەتەکانیش هەواداری پیاویان هەیە. خۆی کاک سۆران هەر زۆر جار با بڵین فیسیۆلۆژی مرۆڤیش هەر خۆی عادەتەن وا دروست کراوە زۆربەی کات حەزەکات لە ڕەگەزی بەرامبەر زیاتر با بڵین وەسفی بکات و معجیبی بێت و هەرچەنە بۆ بەشێکی خەڵک وانە ئێستا خۆم چۆن بۆ نمونە زۆر کات سری ئەکتەرەکانەکەم ئەکتەرێکی چۆن ئافرەتم بەلاوە جوانە بە هەماشەوە ئەکتەرێکی پیاویش بەلامانەوە ئەڵێن کەسێکی بۆ نە بە شخصێتە وایە بەڵام زۆر کات هەر فیسیۆلۆژی مرۆڤ وا دروست کراوە کە گەر پیاو بێت ئافرەت بێت زیاتر حەزەکات بە ڕەگەزی بەرامبەرە هەڵبات. باشە خولیای بەناوبانگبوونت هەبوو؟ بەڵێ پێشتر. بۆچی خۆ پیشاندانت کرد؟ نا خۆ پیشاندانەکە سوودفە بوو. بەڵێ سوودفە بوو نەمیست قسەش بکەم سوودفە کامێراکە هاو لایڤیش بوو ئەتر تەمەنێکی ماشەڵڵا بچووکت تەمەن گەورە نییە بەڵام پێت ناڵەن زۆر لە حەدی خۆت گەورەتر دیاری لە تەمەنی خۆت بە شکل یان بە تعامل وەڵاهی تەسەوڕ دەکەم هەردووکی بەڵام بە شکل هەست دەکەم گەورەتر دیاری پرسیارە ڕۆبەڕوو بۆتەوە؟ نانا زۆر کات بە شکل هەموو کەسێکیش بە تایبەت هەموو خانمێکە مێکەپی بۆکەن زۆر کات بە مێکەپەکە تۆ شکلی گەورەتر دەرەکەی بزان بەبێ مێکەپ زۆر بەبی فەیسم. لە چ شتێکی ژیانی خۆت زۆر دەترسێت؟ لە چ شتێک زۆر ئەترسم؟ مردنی دایک و باوکم. مردنی دایک و باوک. ئینشاءڵڵا ئەمریان درێژ دەبێت لەگەڵ هەموو ئەو دایک و باوکانی کە ئەمان بینن ئەوانەی کە ناشمان بینن زۆر لە دایکتەوە نزیکی. لە هەردووکیانە نزیکم بەس بە حکمی کە دایکم نەخۆشە و تەندروستی ناجێگیرە ئەم ماوەیە بە تایبەت بەڵێ لەگەڵیان. حەزەکەی مردنی خۆت زووتر بینی یان مردنی عەزیزانت؟ حەز ناکەم قەت مردنی ئەوان ببینم لە بەرەباهی خۆم بێ. خۆت بێ. بەڵێ. لە مردن دەترسی؟
لە مردن نا. ناترسی. ئەی پیری؟ نا. ناترسی. پیریش نعمەتە. نعمەتە. باشە. ئەگەر وەسیەتێک بکەی، وەسیەتی چیەکەی؟ وەسیەتێ بکەمەوە چ وەسیەتێ بکەم؟ بۆ کەسێکی خۆمی بەجێ بێڵم یان بۆ دوای خۆت؟ بۆ دوای خۆم حەز دەکەم بەس ئەوە بڵێم کە هیچ کاتێک بێهیوا مەبن، هەمیشە بەردەوام بە لە هەر خاڵێکە لە هەر پۆینتێکە وەستایت دووبارە دەست پێ بکەرەوە و هەمووشمان نەزانین کە ڕۆژی زۆر قورسمان تێپەڕانوە. ڕۆژە قورسەکان ئەوە نین کە ئێمە پیشانی خەڵکی بین و بڵێن ئەمە ڕۆژە قورسەکانی ئێمە نا، ئێمە ڕۆژە قورسەکان تێ ئەپەڕێنین بۆی بگەین بە ئامانجێک ئەو ژیانی باوەڕەکەم هیچ کەسێکیش زۆر پێرفێکت نییە، لەبەرەوە ئەبێ هەموو کەسێک بەردەوام بێت لە هەوڵان، چونکە هەر هەوڵانێکی بۆ مێنێتەوە لە کۆتاییەکە. باش. مناڵی بچووکی ماڵەوە خێزانەکەتی. مناڵەکانی تر هەستەکەم غیرەکەن کە زۆر نازی تۆ هەڵدەگرن. چۆن زانی کاک سۆران ئەو معلوماتە تەنسیقێکی باشم لەگەڵ ساحب مۆلیدەکەتان. وەڵا بۆنا تەسەورەکەم فزوولە ساحب مۆلیدەکەتان. بەڵێ هەنێ جار غیرەیەکەکە نەڵم بۆچی زیاتر ئەوتان خۆشە. اینجا زۆر نازت هەڵدەگرن. زۆر وایە ینی هیچ دەست بە نازەوە هەڵناگرن، ینی زۆر خۆشیانێ زۆر زیاد لە حەد. بەڵێ باشە. ئەم ناز هەڵگرتنە وای لێ کردووی بیر لە ژیانی تایبەتی خۆشت نەکەیەوە؟ ئەرەوڵا ڕاستە؟ بەڵێ. باش. ئەو کەسەی کە هاوسەرگیری لەگەڵ دەکەی ئەمە حەیاتە لە مستەقبەلا حەزەکەی بەناوبانگ بێ؟ نەخێر. دەمێکە بیر لێ کردوێتەوە زۆر بە سەریعی جوابت داوە. نا هەر حەز ناکەم کەسێکی پەبلیک فیگەر بێت. حەز ناکەین؟ نەخێر. باش. هەست دەکەی کەسێکی زیاتر غیرە ئەکەی یاخود دڵپیسی؟ دڵپیسی؟ دڵپیسی. باش. چ شتێکی پیاوە لای تۆ زۆر جوانە؟ شخصیت. شخصیت. ئەو کەسەی کە ئەبێت بە حەڵاڵی دکتۆرە دنیا حەزەکەی چ شتێکی زۆر جوان بێت جگە لە شخصیت کە باست کرد؟ بۆ مەسەلەن شتێک لە بۆ لە دەموچایە لە دەموچایە حەزەکەم ئەسمەر بێ باڵای بەرز بێ. ئەسمەر بێ و باڵای بەرز بێ. باش. ئەسمەرەکان و باڵا بەرزەکان وەرنە سەر خەت. ناکاک سەران ڕاشانەوەست. هیچێکە بە حەڵاڵی. لە تاریکی ئەترسی؟ بەڵێ. فۆبیاتێ؟ بەڵێوە. خۆ دووتت؟ بەڵێوە. چیت بەسەر دێکە تۆ بۆ مەسەڵەن گوڵۆب دەگوژێنیەوە و دەخەوی؟ وڵی بۆ گوڵۆب بژانەوە زۆر کێشەم لێ لە کاتی خەوە، بەس بەتێبێت کە بە جادەیە کارڕۆم هەرە ژوای کرد کە تووشی ڕووداوەکە بم. ئەوەنە تاریک بوو جادەکە سرعتم کرد، خێرایەکەم زیاد کرد کە خێرایەکەم زیاد کردە تووشی ڕووداوەکە بوو. شەو یان ڕۆژ؟ شەو. چا یان قاوە؟ قاوە. ڕۆژ یان سپی؟ ڕەش. ڕەش. کۆمیدیا یان تراژیدی؟ کۆمیدیا. کۆمیدیا. هەست دەکەم ینی من خوێندنەوەیەکی باشم هەیە بۆ کەسی بەرامبەر ئافرەتێکی عەجوولی. عەجوولم؟ ینی بۆم نە مەسەلەن عەجوولێکی بەنازی نەک ئەوەی کە بۆم نە مەسەلەن هار و هاجبی. بەڵێ. نا باش. بۆ ماڵەوە لە ماڵەوە. حەز بە سەعبەت و ئەو شتانە زۆرەکەم یانی. جوڵەت زۆرە؟ بەڵێ جوڵەم زۆرە. حەزیشم لەوە نییە لە شوێنێکا دانیشم ببەستێمەوە. باش. بێدەنگی یان قەرەباڵغی؟ قەرەباڵغی. قەرەباڵغی. هەنێ جاریش بێدەنگی زۆر باش. هەنێک وشەت پێ دەڵێم تۆ بە یەک وشە جواب دەوە. ئۆکێ. پلیس. باش. باشە. خیانەت؟ زۆرە. لێت کراوە؟ بەڵێ. باش. خیانەتت کردووە؟ نەخێر. نەت کردووە. ناشیکەم. عاشق؟ کاتیە. کاتیە. بەڵێ. ئەنی درۆیە؟
ئەتوانین بانەڵێین درۆیە بەس کاتیە. لە سەتا چەند باوەڕت بە عەشقە؟ وڵاهی کاک سۆران نەکەوتمەتە ناو وەزعەکەەوە تا بە دیتێڵ پێ بڵام بەس نازانم بۆ بورە بەس نازانم قەنەعەت ناکەم. لەبەرەوەی کە مەجالێکی زۆر کەمم هەبووە بە حکمیەوەی کە بەش زۆر مەشغوڵی خوێندن بووم هاوکار لەگەڵ خوێنەکەشمە کارمە کرد دواتر ئێتە دەستم کرد بەکار لە دووبارە کارم کردووە لە بواری هەم پزیشکێکم هەمیش لە بواری ڕاگەیانەکەمە ئیتر وای لێ کردم زۆر یعنی مەجالێکی زۆر کەمم ببێ بۆ ئەوەی کە بیلە و شتانە بکەمەوە لە لایەکی تری شۆتر ماشەڵڵا ماڵی شەوترەوە نازیان نامەتە پێویستم بەوە نەبووە پێویست بە نازیش پێ نانە پێویستم بە نازێکی دەرەکی نەبووە. ساک بەوفایە بەوفا ئەم قۆ پێشم کرد. درۆ درۆ شتێکی ناشرینە جان نییە هیچ کات ناشرین بۆ مەسلحەتی خۆت کردوتە درۆ؟ درۆی سپی؟ وڵای درۆ بانەڵێ هیچ ئینسانێک هەموو ئینسانێک یعنی بەشی خۆی کردوێتی بەڵام گرنگ بەکارهێنانەکەیەتی چۆن بەکاری هێنابوو نهێجا بۆ مەسلحەتێکە بۆ بەرژەوەندێکەنێک بۆ مەسلحەتی خۆم جاری وها بۆ مەسلحەتی بۆنە بەرامبەرەکەم بووە کەسێکی نزیکم بووە ناچار بووم یعنی بۆمە ڕاستێکە نەڵم ڕازگۆ بە لەگەڵم وەکو هەموو کات باشە وەکو سەرەتای پرۆگرام تاگلایانە لە هیچ تەمەنێکی ژیانی خۆت تاگلایانە سەرسامی هیچ کوڕێک بووی تاگلایانە بەبێ ئەوەی کە بەرامبەرەکە هەستی پێ بکە تاگلایانە نەخێر هیچ تاگلایانە زۆر سەرسامت بوو سەرسامم بوون وڵای ئەویانە بێ لە خۆیان پرسی ئەوەی کە بۆ تاگلێتەوە ئەوەی کە بۆم هاتبێتەوە بڵێ هەبوو ینی معجیب هەر هەیە هەموو کچێکی ژیانی معجیبی خۆی هەر هەیە کوڕیش کەساالاتە کوڕیش ماشەڵڵا معجیبی زۆرە بەس ئیتر تۆ بۆ نمونە جاری وای قەنەعەتە بە شتەکەن یان کەسەکە ناچێتە دڵتەوە ترەمەوەکو وایە بچیتە دوکانێکی میوەوە خۆتۆ هەموو میوەکانە بەدڵ نیان هەموو خواردنەکانە بەدڵ نیان شتێکە لەگری لە کۆتایەکە. خۆشترین کۆمنتی پیاوان چی وە بۆ تۆ؟ زۆر کاتکەڵێن سەرکەوتوبی و تەمەند درێژ بی و لەش ساغی دکتۆریان ئەو شتم زۆر پێ خۆشە. هیچ پیاوێک خۆی بە قوربانی تۆ کردو؟ زۆر. پێت خۆشە؟ نەوەڵڵا. بۆ ناچی خۆت بە قوربانی ژنەکەی خۆت ناکەی؟ نێتخوا؟ وا؟ باشە. حەزەکەم لەم پرسیارە زۆر سەریح بین. ڕازگۆ بی لەگەڵەوە. باش. ئەو کەسەی کە دەبێتە حەڵاڵی تۆ هەژارێکی جوان بێ یان دەوڵەمەندێکی ناشرین؟ هەژارێکی جوان. هەژارێکی جوان. بەڵێ. کەواتە تۆ باوەڕت بە پارە نییە؟ نا. کاک سۆران قسەیەک هەیە زۆر کاتەڵێ پیاو کە پارەی هەبوو یان ژنی دووەمە هێنێ ئەم کەسێکە کوژێ. بەس زۆر خۆشە ئافرەت خۆی سیقەی بەخۆی هەبێ خۆی پارە بەخۆی پێ بکە. ئەتر هەر شتێک خۆی هەرەوەە. دەست خۆش. لە ماوەی ئەو چەند ساڵی کە ینی هاتوێتە ناو دنیای ڕاگەیان و ناوبانگوامانە چەند داخوازی هاتوو؟ وڵات داخوازیم هاتووە زۆرە بەسێترەوە نییە بیشمێرم یانی. حدودی؟ نازانم بەخوا. حدودی؟ بەخوا نازانم. بڵێ نزیکی 5 نزیکی 10 نزیکی نازانم بەخوا ینی ڕقەمێکم هەر ئەوێ. وەکو ڕقەم نازانم پێ بڵم ڕقەمێکیەوە نارە خۆم بیرم یە دێنێ چی خواردەوە. چ تەمەنێک گونجاوە بۆ تۆ بە هاوسەرگیری بۆی خەڵک زۆر خۆی هیلاک نەکەنێتە ماڵ؟ 3 ساڵی تر 2 ساڵ 3 ساڵی تر بیری لێکەم. 2 ساڵ 3 ساڵی تر. باش. چەند ڕەفزت داوە؟ ئەو ڕەفزە کاک سۆران با بڵێین چەند کەس بۆ تومەنە. چکە ئەشە ڕەفز خۆش نییە ئەها بۆ خەڵک بەکاری بێنی. لە کۆتای ڕەفزم. وڵاهی ئەوەی تا ئێستا بووە یعنی بەدڵم نەبوو بەڕاستی ینی ئەوەی هاتووە وڵاتی زۆر. چەند؟ زۆر بەخوا ینی نازانم بە ڕقم نازانم پێت بڵم بڵێ. بەخوا نازانم زۆر ئیتر. زۆر. کەواتە دکتۆرە دنیا زۆرترین ڕەفزی داوە بە پیاوە. نا با نەڵێین زۆرترین ڕەفز. تۆ دەڵێی زۆر؟ زۆرە بەس قسەکەی خۆت کۆپی پێست دەکەم. قسەکەی خۆم بەسیت ڕەفزەکە مەڵێ. کەواتە دکتۆرە دنیا بە زۆرترین پیاوی تۆ نەخێر لە ژیاندا بۆچی گریاوی؟
بۆ جاری وا هەبووە کە کەسێکم بینی و فەقیرێ بووە دەستکوتێ بووە یان مناڵێک بۆ پێویستی بە هاوکاری بووە شتێک لەو بابەتەیان هەستم کردو کەسێک بۆ نەیتوانیوە بڕوات بۆم شتانە پێ نامرتاح بووم بەڵێ کۆتا جاریش کە کۆکتێلەکەمان بەر بۆش گریا کۆکتێلەکە زۆر حەز لە ئاژەڵ و باڵندەوە ئەم شتانە دەکەی ها چی تێ لە ماڵە چی بەخێوەکەی ئێستا حالیان پشیلێک و کۆکتێلێک ئەم پشیلێت کە لە دەستەوەت بووە لە دەستت بوو یان کۆکتێلەکە لەسەر شانت بووە هیچ پێیا گوتوێتی حەزەکەم لە جێم کۆکتێل و پشیلێ بوومە زۆر بکاتەوە لە کۆمنتی تیکتۆک ئەیبینم یانی چیان تۆ زۆر بکاتیان خۆزگەم بۆ پشیلەیە لە باوەشیەتیان شانسی پشیلەشمانەوە شیلێ خێڕیە باشە من زۆر خۆشحاڵ بووم کە ئەم پرۆگراممان ساز کرد لەگەڵ جەنابتە بە هیوام هەر سەرکەوتوو بی ئینشاءڵڵا باشترینەکان بێتە ڕێگات قسەیەکیش دەکەم من لەگەڵ هەر میوانێکە پرۆگرامەکەم ئەزانم چیەکەم و ئەزانم چیە پرسم و ئەرزانم خەڵک چی بەدڵە و چونکە کۆمەڵگای ئێمە هەموو شتێکی بەدڵ نییە بەڵام تۆش یەکێکی لەو میوانانی کە بەڕاستی خەڵک خۆشی لێوی بە تیابەت پیاوان من حەزەکەم سەریع بم ڕازگۆ بم ئینشاءڵڵا سەرکەوتوو بی و هەرمێنی تەمە درێژ بین بۆ دای و بابا بۆ خێزانەکە بەخێر من دووبارەکە لە هەولێری ئازیزە هاتم ڕات چی بوو لەسەر کۆی گشتی پرۆگرامەکە و ڕات چی بوو لەسەر ئەوەی کە لەسەر من خۆی پرۆگرامەکەمان تۆزێ گەرم بوو بەس جەوەکە گەرم بوو جەوەکە گەرم بوو ئەمڕۆ بەڵێ پرسیارەکان گەرم بوون بەڵێ پرسیارەکانیش سەمونی حەزەری بوو کەسێکی سەرکەوتی و کاکسۆران زۆر سوپاس بۆ بەرنامەجانەکەت ئیشەڵڵا هەروە سەرکەوتوو بیت و هەروە بەردەوام ببن زۆر سوپاسی ستافی کامێرەمان ماندوو نەبن ئیشەڵڵا بەخێر بێن دووبارە مەمنون تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بوو